بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. گرنگی کتێب و بایەخی خوێندنەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. بیرمەند و شاعیری گەورەی عەرەب مستەفا مەحموود عەقاد دەڵێت خوێندنەوە تەمەن درێژ دەکات. ڕۆماننووسی ئیتالیاییش سەکینە پاندیتا دەڵێ وێڵی فێربوونم ئەگەر بشزانم سبەینێ دەمرم. کتێبخانە یەکێکە لە دەستگا زیندوو و کاریگەریەکانی هەر ناوچەیەک و یەکێکە لە سیما پێشکەوتووەکانی هەر شارستانیەتێکیش. ئەرکی سەرەکی کتێبخانە ڕۆشنبیرکردن و هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگەیە. لە دێری زەمانیشەوە مرۆڤەکان گرنگی و بایەخێکی زۆریان بە نووسین و کتێب و بوارەکانی تری معریفە داوە. هەر داگیرکەر و سوپایەکی سەرکوتکەریش کاتێک وڵاتێکی داگیر کردووە یەکەم شوێنێک کە وێرانی کردووە و سووتاندوویەتی کتێبخانەکانی ئەو ناوچە و مەنتیقە وڵاتە بووە. بەمەش گرنگی و گەورەی و بایەخی کتێبخانە لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگەمان بۆ ڕوون دەبێتەوە. کتێبخانەی گشتی سلێمانی یەکێکە لە دەستگا گرنگەکانی بواری چاپ و خوێندنەوە و بڵاوکردنەوەی مەعریفە و زانست لە شاری سلێمانیدا. لەم بەرنامەیەدا باز لە کار و چالاکیەکانی ئەو کتێبخانەیە دەکەین لە بواری چاپکردنی کتێب و بەخشینی سەرچاوە گەلێکی بواری کتێب بە خوێنەران. هەروەها باز لە ئاستی خوێنەواری و کتێب دۆستی لە شاری سلێمانیدا دەکەین بزانین خوێنەران لە ئێستادا چۆن لە کتێب دەنوارن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک شاهۆ عوسمان لێپرسراوی بەشی هونەری کتێبخانەی گشتی سلێمانیم کردووە. کاک شاهۆگیان زۆر بەخێربێی بۆ بەرنامەی باسوخواست. زۆر سپاستان دەکەم و سڵاوی خواتان لێبێ. سڵاوی خواتە جەنابی شەد. سەرەتا پێم خۆشە باسێکی مێژووی کتێبخانەی گشتی سلێمانیمان بۆ بکەی بزانین لەکەیەوە ئەم کتێبخانەیە وەکو یەکێک لە دەستگا زیندوەکانی ئەم شارە بنیاد نراوە و لەو ڕۆژەوە بەردەوامە. بڵێ هەڵبەتە بۆ بگەڕێنەوە بۆ کاتە مێژوویەکانی کتێب دامەزراندنی کتێبخانەی گشتی سلێمانی دەبینین لە ڕۆژنامەی ژینی مانگی ئۆکتۆبەری ساڵی 1944 پیرەمێرد دەڵێت ئەمڕۆ مزگێنیم پێگەشت لە متەسەڕیفەی سلێمانیەوە بە بنیادنانی کتێبخانەی عمومی سلێمانی. ئەوەختە بە ناوی عمومیەوە بووە. ئەم کتێبخانەیە ئەبێتە مایەی فێربوون و خوێندنەواری. ئەمە بۆکو دامەزراندنی کتێبخانەکە. هەڵبەتە و کتێبخانەیە بە چەندین قۆناغا تێپەڕێ تا گەشتوتە ئەمڕۆ. لۆکو لە ڕووی بیناکەوە لەپێشان لە کۆڵ لە جادەی سابونکەران بوو، دوای لە شوێنێک بۆ لەو شوێنێکی سەخسخانەی پیرەمێردە لە جادەی پیرەمێرد ماوەیەک هاتۆتە بەرامبەر مزگەوتی گەورە. پاشان لە ساڵی 1960 هەم دیسانەوەی من بەرچاوم کەوتبێ لە ڕۆژنامەی شاری سلێمانیە کە شارەوانی سلێمانی دەری کردە لە ساڵی 1960 ئاماژە بەوە دەکات دەڵێت لەم ساڵدا ئەم بینایانە دروست دەکرێت لە شاری سلێمانیە. هیچیان لەو بینانەی بەسەرەن ئاماژە بۆ دەکات 15 قوتابخانە دروست دەکرێت. هیچیان ئاماژە بۆ دەکات کە بینای کتێبخانەی گشتی سلێمانی دروست دەکرێت لەو جێگایی کە ئێستا هەبوو. ینی ئەوەی کە ئێستا هەیە لە 60ەکانەوە تا لە ساڵی 1960 بەڵێ ئەمە لەوێ ئاماژەی پێکراوە. کاتە 73 ساڵە شتێک هەیە بە ناوی کتێبخانەی گشتی سلێمانیەوە. دامەزرێنەرەکەی یامەکوڵێ زیندووکەرەوە و برەو پێدەری ئەم کتێبخانەیە وا پێ دەچێت پیرەمێردی شاعیر بێت کە خۆی لە ڕۆژنامەکە ئاماژەی پێداوە. بەڵێ دەکرێت بڵێن پیرەمێرد گرنگی داوە بە نووسین و بە خوێندنەوە و بە فێربوون. لەبەر کەسێکی ڕۆشنبیر و هەمومان قەرزاری ئەو پیاوەین لە ئاستی کوردستان و لە ئاست بە تایبەتی شاری سلێمانی. بە دیوێکی تریشە دەسەڵاتی مرکەزی گرنگی و بایەخی بۆدا چکە بۆ لە هەمان ساڵانی 1944 و 43 دەبینین ئەو کاتە وەزارەتی مەعارفی ئەو کات گرنگی و بایەخی داوە بەکردنەوەی کتێبخانەکان لەسەر جەم عێراقا. بۆ نمونە لە 44 تاکو 45 حەوت کتێبخانەی گشتی کراوەتەوە لە عێراقا کێکیان بەر سلێمانی کەوتووە. ئەمە لە هەردوو ڕوان لە هەردوو لاوە بووە. بەڵێ کاک شاو هەموو شارستانیەت و ئیمپراتۆریەتێک یا هەموو وڵاتێک شانازی بە بوونی کتێبخانەکانیەوەکە. هەر کتێبخانەیە هەتا کۆنتر و وەکۆڵێ سەرچاوی کۆنتر و زۆرتری تێدا بێ ئەم شانازیە زۆرترە بێ. کتێبخانەی گشتی سلێمانی لەکوێی ئەم بایەخ پێدان یان لەکوێی ئەم شانازی پێوەکردنە بێت کە ئێمە بۆ منە بڵێن یەکێکە لە کتێبخانە دەرینەکانیش کوردستان. بەڵێ هەڵبەتە ئێمە بە قسە لەسەر دێرینی کتێبخانەی گشتی سلێمانی بکەین بێ بگەڕێنەوە بۆ ئەو کتێبانەی کە هەمانە. ئێمە کۆمەڵە کتێبمان هەیە کە ئیسە لە بەشی ئەرشیفی کتێبخانەی گشتی سلێمانیە. سەرڕای کەم و کوڕی لەو بەشە لە ڕوش شێوازی پاراستنیەوە هیوادارین کە لە داهاتوە بتوانرێت بە شێوازێکی زانستی
ئەو کتێبانە هەڵگرین و پارێزر تاکو تەمەنی زیاتر بێ بۆ نمونەوەی من بەرچاوم کۆت بێت دەگەڕێن ئەو کتێبانەیە کە لە سەردەمی دەوڵەتی عوسمانلیات چاپ بووە هەندێکی مێژوەکەی کە لەسەرەکە بە ساڵی هجریە دەتوانین حساب ئەیگەڕینەوە بۆ ساڵی میلادی نزیکی 120 ساڵ 125 ساڵ تا ئێستا من بەرچاوم کەوتووە کە ئەو کتێبانەمان هەیە لە کتێبخانەی گشتی سلێمانی. بەڵێ ئەم کتێبانە وەکۆڵی لەو سەردەما چاپخانە و چاپکردنی کتێب کەم بووە زیاتر شتی دەستنووسی بۆ یان چاپخانە گەل لە دەرەوەی وڵات هێنرابێ ئەم کتێبانە. ئەم کتێبان لەو سەردەما کێ هێناویەتی کێ پێشکەشی کردووە بە کتێبخانەی گشتی سلێمانی؟ وڵای هەڵبەتە خۆی بۆ خۆی ئەگەر سەیری مێژووی چاپخانەکەی لە کوردستانە مێژوویەکی دواتری هەیە یەکەمی چاپخانەکە لە کوردستانە دامەزرابێ بەڵێن حسێن ئەهلی بێ حسێن حوزنی موکریانی بۆ هەوڵی داوە هێناوێتیە کوردستان ئەو لە 1920ەکانایە مەسەڵەن لە کاتی هاتنی ئینگلیزا بۆ شاری سلێمانی چاپخانە هاتوۆتە شاری سلێمانیەوە کە وەختە بڵاوکراوی زیاتر ڕۆژنامەیان گۆڤاریان پێ بڵاو کردوێتەوە پێشکەوتن و سلێمان و دوایشم لە حکوومەتەکەی شێخ مەحموود نەمرا بانگی حەق و ئەوانیان پێ چاپ کردووە هەرۆ ڕۆژنام ئەو چاپخانەیە بووە بەڵام ئەوەی کە لە بەردەستی ئێمەیە ئەو چاپخانانەیە کە لە دەوڵەتی عوسمانلیا هەبوو بە تایبەتی لە ڕەنگ هەیە لە عێراقا کۆنترین چاپخانە پێم وایە لە مووسڵە لە پێشتریش لە کە خۆ دەزانیت لەوانەیە کرد لە چاپی ئەستەمبوڵە خۆی کێشەیەک هەبووە لە کتێبخان لە چاپی کتێبە دەبینین لە دنیای ئیسلامیە لە جیهانی ئیسلامیەکە دەوڵەتی عوسمانی نمایندەی کردووە لە چاو وڵاتانی غەربە چاپخانە درەنگ پێگەشتووە درەنگ بڵاو بۆتەوە هۆکەشی ئەو بۆ مەسڵە خۆت دەزانی بابەت شتێک کە گرنگی پێدرا بێ خۆشنووسی بووە وەکو فەن وەکو هیوایەت وەکو پیرۆزی سەیریان کردووە مەختوتات ئەم دەستنووسانە گرنگی و بایەخی خۆی هەبووە لە هەموو ڕوویەکەوە دەتوانی بڵێن لایانی هوەریش فەنی جەمالی تیا بووە ئەمە وای کردووە کە هێشتوانە تۆ پاراستویانە بە درەنگتر ئەم دەستنووسانە لەم وڵاتانە چاپ ببێ بە بەراورد لە ئەوروپا چکە بۆ دەبینین لە کتێبخانە لە ئەوروپا لە مێژووی کتێبخانەکانی ئەوروپا کە سیر دەکەین لە 1560 بەملاوە لە 1600 ئەوانە کتێبی چاپکراویان هەبوو مەطبوع بەس لە جیهانی ئێمان نەبوو لە جیهانی ئیسلامی هەمووی مەختوتە هەبووە و ئەم مەختوتانە پارێزراون هەتا ئەو سەردەمانەی ساڵانی 1850 بە دواوە لێەوە چاپ دەستی پێ کردووە. ئێمە لەو کتێبە کۆنانەمان هەیە بۆ منە مێژوەکەی بۆ سەدان ساڵ 200 ساڵ بەر لە ئێستا بگەڕێتەوە بۆ 125 ساڵ بەڵێ من خۆم دیومە لە کتێبخانەی گشتی سلێمانی کتێبێکە نووسەرەکەی کێیە؟ وەڵای وەکو نووسەرەکەی سەبیرم نییە بەڵام کتێبەکان بە تەبعەکەی لەوێ کراوە بابەتەکان زیاتر مێژووی و ئاینین. بەڵێ کاک شاو سلێمانی وەکوڵێ بە شاری ڕۆشنبیری ناسراوە ڕۆڵی پەرتووک و کتێبخانەکان و بواری معریفە لەم پێناسەیەدا چییە و تا چەند لەم پێناسەیەدا ڕۆڵیان هەبووە کە سلێمانی بە شاری ڕۆشنبیری بناسێن؟ هەڵبەتە خۆی ئەو مێژوەی کتێبخانە لە 44ەوە بۆ ئێستا ئەمانە دەستگایەکی ڕۆشنبیری بوون دامون دەستگایەکی پەروەردەیی ڕۆشنبیری فێربوون بوون ڕاگەیاندن بوون هەنتۆ بینی کتێبخانەی گشتی سلێمانی لەم مەجالانە ئیشی کردووە بۆچکەمە ئامانجی کتێبخانەی گشتی سلێمانی وەڵام کەم تا زۆر بەپێی دەرفەت و کاتەکان بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە کتێبخانە هەردەبینین لە ناو شاری سلێمانیا وەک پێویست نییە بۆ کتێبخانەی گشتی بۆ نمونە ئێستا وایە کتێبخانەی گشتی سلێمانی چەند کتێبخانەیەکی گشتی لە قیمان هەبووە هەر لە ناو شاری سلێمانیا چونکە تۆ ئەگەر بەراورد بکەیت بە 1944 بە 1961 بە 1990 بە 2000 بە 2010 فراوانبوونی شاری سلێمانی بە سەدقات بە بەراورد بۆ ساڵانەی پێشوە لە ڕێژەی دانیشتوان لە چڕین کەسافەی نسبەتی دانیشتوانەوە هەم لە ڕووی مەساحەشەوە ینی بۆیە دەڵم لەم ڕۆخ سەردەماکە پایتەختی ڕۆشنبیری بە فعلی خۆی خەڵکەکەی وڵات شارەکە بۆ ئەو نازناوی وەرگرتووە بەڵام چکە بۆ ئەگەر سەیری بکەیت لە ڕووی ئەوە کە موسسەیەکمان هەیە کتێبخانەی گشتی سلێمانی ئەمە کەمە بە بەراورد بە ئەو دانیشتوانە بۆ نمونە ئێمە ئەگەر بێنین 100,000 یا 125,000 کتێبمان هەیە لە کتێبخانەی گشتی سلێمانی بە زمانە جیاوازەکانەوە بە بەراورد بەو ڕێژەی کە لە ملیۆن تێپەڕیوە دانیشتوانی شاری سلێمانی بە بەراورد بەو زانکۆ و پەیمانگەیانەی هەیە بەرامبەر بەو هەموو قوتابخانە و ناوەندە خوێندنانەی کە هەیە ئەم ژمارە کتێبانە کەمە. بەڵێ کاکشاوە کاتێک ئێمە گەڕینەوە بۆ مێژوویەک بەر لە ئێستا هەموو میرنشینە کوردیەکان لە سۆران و ئەردەڵان و بابان سیرەکەی زۆر بایەخیان بە کتێب و بە کتێبخانەکان داوە
هەر میرنشینێک کاتێک کە باز سەیری کار و چالاکیەکانیەکەی لە بەرامبەر ئاوەدانکردنەوە و کاری ئابووری و بنیادنانی وەکوڵێ بینا و مزگەوت و حەمام و ئەم شتانەدا کتێبخانەیەکیشی دروست کردووە بە چەندێ بایەخی بە چەک و بە شمەکی سەربازی داوە هێندەش بایەخی بە کتێبخان داوە. بۆچی لەم ڕۆژە دوای ئەم پێشکەوتنە دوای ئەم هینە بایەخی کتێب هەستەکەی وەکو جاران نییە یان کەمتر بایەخ بە کتێبە درێ؟ هۆکاری ئەمە چییە؟ هەڵبەتە بۆ تەکمیل و تاواکردنی و بیرروڕای جەنابەت بەڵێ ئێمە دەبینین لە سەردەمی ئیمارەتی بابانە لە شاری سلێمانیە لە هەموو مزگەوتێکا کتێبخانە هەبووە. لە پاڵەوە شاکە کتێب ئەو کتێبخانانە هەنێ هەموو مزگەوتێک شوێنی خوێندن بووە، شوێنی عیبادەت بووە، هەنی شوێنی فێربوونیش بووە لەگەڵە ئەو کتێبخانەیەکیشی هەبووە. دەبینین هەر ئەو میراتگیری ئەو کتێبخانەی میری بابانە ماوەتەوە لە شاری سلێمانیە کە چەند نزیکی 4000 دەستنووسێکی ماوەتەوە لە کتێبخانەی ئۆقافی سلێمانی پارێزراوە. ئەندەش بینین لە بەڵگەکانی کە لەسەر مێژووی شاری سلێمانی نووسراوە میرەکان وەقفیان بۆ کردووە، چەند ناوچەیەکیان کردووە بە وەقف لە خۆتە زانی وەقفش ئەوەیە ئەو داهاتی ئەو شوێنە درێ بەو شوێنای کە بۆ ئەو کتێبخانانیان تەشنین کردووە. دەشبینین ئەو کتێبانەی و سەردەمە نردوانە کتێب مەسەلەن لە یەمەن هاتۆ مەخطوطانە لە هی وڵاتی یەمەنە هی وڵاتانی ترە کە هاتوتە کتێبخانەی وەختی خۆی شێخ معروفی نۆدێ سەرپەرشتی کردووە ئەکاگە ئەحمەدی شێخ و دوایی ماوەتەوە چەندێکی ئینگلیس سوتانێتی لە گرتنی سلێمانیان لە ساڵانی 1920 حربی عالەمی یەکەم کە هاتووە ئەوی کەشی ماوەتەوە لە کتێبخانەی ئەوقافە. بەڵام ئێمە لێرە هینێکمانێت دەیدە سەر کتێبخانەی گشتی مەسەلەن لە ساڵی 1944 کە دامەزراوە کۆمەڵە گۆڕانکاری بەسەر هەیکەلی تەنزیمی کتێبخانەی گشتەکانە هاتووە. لە پێشا سەر بە کتێبخانەکان سەر بە وەزارەتی مەعاریف بوون لە سەردەمی مەلیکە. بە ئەم وەزارەتی مەعاریفە گۆڕاومایە بۆ بە وەزارەتی پەروەردە، دوای لە وەزارەتی پەروەردەیان سەرنەوتەوە چۆتە سەر وەزارەتی داخلی، وەزارەتی ناوخۆ. تۆ بینی لە کوردستانی ئێمە تا ساڵی 1991 کتێبخانە گشتەکان سەر بە وەزارەتی ناوخۆ بوون، سەر بە پارێزگا بوون. لە دوای لە 1996ەوە کە ئیدارەکان دروست بۆتەوە کتێبخانە گشتەکان چۆتە سەر وەزارەتی ڕۆشنبیری. ئیستەشی پێوە بێ لە عێراقا کتێبخانە گشتەکان سەر بە وەزارەتی ناوخۆیە. ئەمانەک تەسیرەکاتە سەر هەیکەلی تەنزیمی ئیشەکان، سەرەکاتە سەر ئەوەی تەسیرەکاتە سەر و کاریگەریە بێتە سەر ئەوەی لێکدانەوە و بیر و بۆچوون چۆنە بۆ کتێبخانە. ئایا تۆ کتێبخانە وەک دام و دەستگایەکی ڕۆشنبیری فێربوون ئەکادیمی ڕاگەیاندن کات بەسەر بردن سەیرەکەیت بەرپرسانی ئێمە ئەوە ئەبینن ئایا گرنگی بۆ دەدەیت تۆ ئایا باخەکە چۆنە لەسەر چی بنەما کار دەکەی. تۆڵبەتە لە ئامانجی کتێبخانەکانە کارکردن لەسەر لە کتێبخانەی گشتی بەتایبەتی یەکێکە لە بنەماکانی کارکردنی مافی مرۆڤ و دیموکراسی. چکە بۆ تۆ ئازادی لەوەی چی بابەتێک هەڵدەبژێری دەیخوێنیتەوە لە ناو کتێبەکە کەس لێت ناپرسێمە بۆ خوێنیتەوە. ئەمە لە شێوەیەکی چی ئەخوازیت چی بابەتێک هەڵدەبژێری ئەمە بۆ خۆی بۆ چوونی حکومت کاریگەری حکومت لەسەر پێگەکان چۆنە ڕنگانەوەی دەبێت. تۆ دەبینی لە وڵاتانی جیهانی لە دنیا شاوایە مثلا ئەو کتێبخانانەی کە زیاتر پێشکەوتن لە وڵاتانی ئەوروپان زیاتر لە وڵاتانەشان کە دیموکراسی و مافی مرۆڤ زیاتر چەسپاندووە کە بڕوای بە عەدالەت هەیە دەبینی. چکە بۆ ئەمە کاریگەری کاتە سەر پەروەردەکردنی تاک بەخواستی خۆی. بەس ئەوەی هەیە تۆ کتێبخانەی گشتی دەبێت خزمەتگوزارەکانی پێشکەشکە بەبێ مەقابل بەبێ بەرامبەر. جەنابەت ئاماژەت بە ڕۆڵی حوجرە و مزگەوتەکان کرد لە ڕابردووە کە بەونە هەر مزگەوتە کتێبخانەی سەربەخۆی خۆی هەبووە. کەواتە حوجرە و مزگەوتەکانمان لە ڕابردووە ڕۆڵیان هەبووە لە زیادکردنی مەعریفەی خەڵکیدا. جەنابتان بۆ ئەمە چیاڵێن؟ بەڵێ ئەوە شتێکی بەوەیە کە بەڵگەنەویستە، چکە هەموو مزگەوتەکان ئەوانەشی کە دوای ئەو کتێبانە کۆبۆتەوە نێراوە بۆ کتێبخانەی ئەوقاف و ئەو کتێب بەسەلەن بۆ ئەوەش بۆ نمونە ئێمە زۆربەی ئەو زانایە گەورانەی کە لەباری نووسینە دەرکەوتن لە ئەدەبیاتی کوردی بیا لە مەزەبات یان لە مێژوو بیا لە زلار علمیشکان و سیبێتیان دەبینی لە قۆناغەکانی خۆیان قوتابی بوون چۆنە لە بزمانیەوە فەقێ بوون ها مستعد بوون قۆناغێک مەرحەلەیەک لە مزگەوتەکانە خوێنویان دەرچی حوجرەکان بوون لەوێ خوێندویان و پێگەشتون و کتێبیش هەبووە بۆ نمونە تاکویستە چۆن شوێنێک هەیە ئیدامە درێژکەری ئەوەیە دەبینی چەند حوجرەیەک هەماوە و کتێبخانەشیان تایە. ئوستاز شاری سلێمانی وەکوڵێ شاری ڕۆشنبیران و شاعیران و هەموو ئەدەب دۆستانە. بۆ نمونە ئەم شارە لەوە چێ سەدان شاعیر و مێژوو نووس و پیاوی گەورەی تیا هەڵکەوتووە.
ڕۆڵی ئەمانە لە برەودان و گەشەدارترکردنی کتێبخانەی گشتی سلێمانیدا چییە؟ بۆ منە جەنابەت ئاماژەت بە ڕۆڵی پیرەمێردی شاعیر کرد، بەڵام خۆ بەدەر لە پیرەمێردی شاعیر سەدان کەسایەتی و زانای ترمان هەبوون کە لەم شارە جێپەنجەیان وەکو لە جێدەستیان دیارە. بەڵێ ئێمە بەتوانین بە دوو دیوە خوێندنەوەی بۆ بکەین. یەکیانەوە کۆمەڵێک خەڵک هەر لەو بەڕێزانەی لەو ڕۆشنبیرانی بە پێم تەمەنی کتێبخانە هەیەی هەیبووە دیاری کتێبەکانی خوانیان بە دیاری ناردۆ بۆ کتێبخانەی گشتی سلێمانی. کەسانێکیش بوون هەر لەم شارە وەسێتیان کردو دوای خۆیان کتێبخانەکان بدرێ بە کتێبخانەی گشتی سلێمانی. بۆ نمونە ئێمە لە ناو بەشێک لە کتێبخانەی سلێمانی بەشێکمانە پێ لە کتێبخانە تایبەتێکان ئەمە ئەی شەخسیەکان ئەمە هی کۆمەڵێک خەڵکە هەندێکی لە ژیانە نەماوە کتێبخانەکانیان هەردیە کردو بە کتێبخانەی گشتی سلێمانی و هەندێکیشان خۆی لە ژیاندایە حەز دەکات ئەو کتێبانەی کە هەیەی پێشکەشیکە بە کتێبخانەی گشتی سلێمانی لێی وەرگرتو و دانراوە. ئەمە لە ڕوویەک و کتێبخانە بە شێوە عامەکەی کە هەیبووە. هەر نووسەرێکیش دەبینی لەم شارە بووە زۆربەی نووسەرانی ئەم شارە بە خۆشحاڵیەوە دەیڵم ئەو بەرهەمانەی هیان بووە خۆیان پێشکەشیان کردو چەندانێک بۆ کتێبخانەی گشتی سلێمانی بە شێوەی دیاری ناردویانە. بە دیوێکی تریشە کتێبخانەی گشتی سلێمانی هەڵساوە بە هێشتنەوە و پاراستنی ئەو ناوانەی سلێمانی. بۆ نمونە ئێمە لە کتێبخانەی گشتی سلێمانی چەند هۆڵێکمان هەیە هەموو هۆڵ و بەشەکانی کتێبخانەی گشتی سلێمانی هەمووی بە ناوی کەسایەتێکی کوردستانەوەی نەک شاری سلێمانیش. ئوستاز بەشەکانی کتێبخانەی گشتی سلێمانی چەندە و چه بەشێک لە نێو کتێبخانەی گشتیدا کارەکە و ئێوە لە چه بوارێکی تردا بەدەر بوونە لە کتێب لە چه بوارێکی ترا کارەکەن و خزمەت بە هاوڵاتیانەکەن؟ ئێمە ئەگەر بێنە سەر بەشەکانی کتێبخانەی گشتی سلێمانی کە بەشی کوردی بە ناوی شاعری گەورەی کورد بێکەسەوە ناونراوە کە من زیاتر لە 25,000 کتێبی کوردی لە خۆگرتووە کە 1000 کتێبیان 1000 کتێبی بە زمانی لاتینیە شێوازی نووسینەکەی ئەوانیتری بە شێوازەکەی ترێتی کتێبخانەی شەمحەمەی بە هۆڵی شەمحەمەی خاڵمان هەیە. ئەم هۆڵە پێکاتۆ لە کتێبی عەرەبی و ئینگلیزی ژمارەی کتێبە ئینگلیزیەکان نزیکی 4500 کتێبی ئینگلیزیە و ژمارەی کتێبە عەرەبیەکانیش دەچێتە 39,700 ئۆنە کتێبی زمانی عەرەبیمان هەیە. هۆڵێک کەمان هەیە بە ناوی مامۆستا زێوەرەوەیە ئەم هۆڵە بۆ کتێبی فارسیە کە 3500 کتێبمان هەیە بە زمانی فارسی لەگەڵ کۆمەڵە کتێبی کۆنمان هەیە ئەمە نازانین بابەت و ناوەڕۆکەکەی چێ بۆی هیواین لە داهاتووە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ ئەمانە بە زمانی عەبری نووسراون مێژوەکانیان کۆنە ئەمانش کتێبەکان کتێبگەلێکی بە نرخن لە ڕووی ناوەڕۆکەوە دیارچکە بۆی کەوا ئەیبینی بە زاهری لە ڕووی پێرستەوە. هۆڵێکی کەمان هۆڵی گۆڤار و ڕۆژنامەکان ئەمە بە ناوی نووسری پیرەمێردەوەی بۆ ئەو هۆڵە جوانێکی کاتی خۆ بە مزگەنەی داویداتێ و هەم خۆشی ڕۆژنامە نووسێکی سەرکەوتوو بۆ لەو بارە شوێندەسی دیارە تاک و ستە تا داهاتوشنەوەکانی کەشمان هۆڵی گۆڤار و ڕۆژنامەکان بە ناوی پیرەمێردی نەمرەوەیە کە گۆڤار و ڕۆژنامەمان هەیە بە زمانی کوردی عەرەبی یا هەر گۆڤار و ڕۆژنامەیەک دەست ئێمە کەوت بێت لەوێ دانراوە بۆ پارێزراوە. هۆڵی کەمان هەیە بە هۆڵی خوێندنەوەیە هۆڵی شێخ نووری شێخ ساڵح هۆڵێکمان هەیە بە ناوی کامەران موکریەوەیە بۆ سەرچاوی فەرهەنگیە کە قاموس و مۆسوعە و ئینسایکلۆپیدیا لە خۆ دەگرێن نزیکی 3500 بابەتمان هەیە و بەشێکی کەشی تیا هەر لێرە نامەی زانکۆییە لە نامی ماستەر و دکتۆرنام. ژمارەی کتێبەکانتان بە شێوەیەکی گشتی کتێبخانەی گشتی سلێمانی خاوەنی چەند کتێبە؟ لە نزیک 125,000 کتێبێکمان دەبێت. ئەنجا ئەگەر بۆی بەشەکانی شت بۆ تاوەکەمە کتێبخانەی شەخسەکانمان هەیە بە ناوی دیلانەوەی بە مەسای بەڕێز دیلانە کە خۆشیت بۆ چەند ساڵێک بەرپرسی کتێبخانەی گشتی سلێمانی بووە. ئەمە 37 کتێبخانەی شخصی لە خۆگرتووە هەندێکیان لەوانەکە کۆچی دوایان کردۆشیان لەوانەکە زیدون و کتێبەکانیان بەوێ ناو جاربەجاریش کتێبخانەکەی خوانیان دەوڵەمەندەکەن و جوادی کتێبمان بۆ دەنێرن. هۆڵێکمان هەیە هۆڵی کۆڕ و کۆبوونەوە سیمینارە کە ئەم هۆڵە بێ بەرامبەر لە خزمەت شاری سلێمانیایە هەر کەسێک بێ کۆڕ و کۆبوونەوە بکات لەوێ ئامادەین لە خزمەت یابین و هۆڵەکە لە پێشوازیە دەبێت بە ناوی مامۆستا لەتیف هەڵمەتەوەیە. ئەی هۆڵی خوێندنەوەتان هەیە کە بۆ نمونە کۆمەڵێک گەنج کۆمەڵێ وەکۆڵێک کتێب دۆست بێن لەوێ کاتێکی خۆش بەسەر بن و لەوێش کتێبی خۆیان بخوێنەوە؟ بەڵێ ئەوە بە هۆڵی شێخ نووری شێخ ساڵحە هۆڵێکی خوێندنەوەیە گەورەیە و کورسی بە شێوەیەکی گشتی تیاتی مێز و کورسی و شێوی تاکی کەسیش شێوازی خواستنی کتێب چۆن چۆنی لە کتێبخانەی گشتی سلێمانیە؟ بەڵێ شێوازی خواستن ئێمە ئەگەر بۆ کەسانەی کە خوێندکارن لەگەڵ لە قۆناغی قوتابی و خوێندکارن قۆناغی سەرەتاوی ناوەندی و ئامادەیی دابن داوانە پشتگیریەک دێنن لە قوتابخانەکەیان بە مۆرێک و ڕسمێکی ئەو شوێنەوەی کە لێو قوتابین
دێن کتێبەکانیان بەرامبەر دەیخوازن و دایاندەنێ بۆ هەفتەیەک یا بۆ 2 هەفتە بەپێی ئەو کتێبەی کە داوایەکەن چێک داواکاری زۆری لەسەر بێ بۆ هەفتەیەک دەیدەنێ یا بۆ 2 هەفتە و جاری واشەی بۆشی تازاکرێتەوە کە داوا بکە داوای تازەکردنەوەی هەیە بۆ جاری دووەم بەڵام ئەگەر داوای تازەکردنەوەی نەکرد بۆ جاری دووەم ئەگەر دوا بکەوێت غرامەیەک دەکرێت بەوەی کە هەوەی کە سەرپێچی کردووە لە ڕێنمایەکانی کتێبخانەیە و گرد کتێبەکە بدرێنیا تەلەفی بکە ئەمە هەوڵێن کتێبێکی وەکوی پێ دابین بکەینەوە لەبەر پاراستنی کتێبەکانمان. بەڵێ ساڵانە ئێوە ژمارەی سپاردن کە یەکێک لە کارەکانی کتێبخانەی گشتی سلێمانی ئایا لە چه شوێنێکی ترا هەیە کە کتێبخانەکان وەکۆڵی ئەرکی پێدانی ژمارەی سپاردن لە ئەستۆ بگرین ئایا پێدانی ژمارەی سپاردن بە کتێبی نووسەران ئەرکی کتێبخانەکانە یان بۆ بێت دەستگایەکی تری حکومەت بەمەرکە ئەستێ خۆی لە بنەڕەتدا ژمارەی سپاردنەوەی کتێبخانەی نیشتیمانی یا کتێبخانەی نەتەوەی بیبەخشە ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستان بەداخەوە نیمانە دەبێت کتێبخانەی نەتەوەی یا کتێبخانەی نیشتیمانی بەرپرسە لە هەموو کۆکردنەوە و بەدەست چاپکردنی ئەو سەرچاوە فکرانەی کە هەیە لەو وڵاتە و لە دەروی ئەو وڵاتەش هەبێ و بەرپرسە لە داڕشتنی ڕێنمایی و یاساس بە بۆ کتێبخانەکان بەڵام بەداخۆ ئێمە ئەو کتێبخانەی نیشتیمانیمان لەو کامان کاتیشەوە کارچێکە نیمانە یا جیاوازی ئەم کتێبخانەی گشتی سلێمانی کە ئێستا هەیە ئێمە قسەی لەسەرەکەین لەگەڵ کتێبخانەیەکی نیشتیمانیا لە چیدا جیاوازیان جیاوازەکەی لەوایە ئێمە و کتێبخانەی گشتی سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتەکان توانای دەرکردنی یاسا و ڕێنمایی نییە تایبەتی یاسا بەڵام کتێبخانەی گشتی خۆی توانای یاسا و ڕێنمایی تابێت بە کتێبخانەکان دەربکە بۆ کتێب و بۆ منشوراتیش ینی بۆ چی شتێک چاپ بکرێت چاپ و بڵاو بکرێت لە وڵاتە و بۆ کتێبخانەکانیش وە تابعیشە بێت ڕێک سەر بە ئەنجومەنی وەزیرانە بە سەر بە وەزارەتەکان نابێت ئێمە کتێبخانەی گشتی سلێمانی بەڕێوەبەرایەتی کتێبخانەی گشتی سلێمانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتەکانە لە هەولێر و سەر بە دیوانی وەزارەتە ئەم هەیکە لە تەنزیمیان جیاوازی هەیە و لە ڕووی ئەرک و ئیش و کاریشەوە هەر جیاوازی هەیە دەبینی مەسەلەن ئێمە لە کتێبخانەی گشتی سلێمانی ژمارەی سپاردن ئەدرێ خۆی ئەمەی کە ئێمە دەدەین لەسەر پاڵپشتە بە مادەی دەی ساڵی 1993 پەرلەمان ژمارەدا و جارێککە ئەمە تعدیل کراوەتەوە هەموار کراوەتەوە لە ژمارە هەشتی ساڵی 2002 ئێوە ڕێنمایی لە کتێبخانەیەکی نیشتیمانی بۆ شاری سلێمانی بۆ کۆلێ تەرەح بکەن یان پێشنیاری ئەوە بکەن کە کتێبخانەیەکی نیشتیمانی هەبێت من وەکو خۆم بەوەی کە بۆ ماوەیەکی درێژ بۆ ماوەی 6 ساڵ سەرۆکی کۆمەڵی کارمەندانی کتێبخانەکانی کوردستان بوون و بەشداری 5 کۆنگرە بوون لە کە لە بواری کتێبخانە و زانیاریا کراوە لە کوردستان لەوانە داوامان کردو و پێشنیاریشمان هەبوو و پرۆژەشمان هەبوو و داوامانە تا حکومەت چی وەزارەتی ڕۆشنبیری چۆن ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام تا ئێستا هەرەوە بەزارێکی بەسەرچاو بوو و نەکراوە من لە چەند بەرپرسێکی شاری سلێمانیشم دیوە هەر داوای ئەومان کردووە ینی بەڕاستی پێویستە لە ئەگەر بشکرێ لە شاری سلێمانیا بێ بەڵام لە ئەخیر جارە جوابێکم دەستکەوت ئەڵە لەبەرەوەی مەکتەبەی وەتانی لە بەغا هەیە ئێمەش سەر بە تابع بە بەغای ناکرێت کتێبخانەی وەتانیمان هەبێت لە کوردستان بەڵام ئەمە وانە ئەگەر نموزەش وەرگرین لە ئەمریکا وانە هەموو وڵاتێکی فیدراالی بۆ خۆی کە ئێمەگەر فیدراالی بین دەتوانین کتێبخانەی نەتەوەیمان هەبێت نیشتیمانی نەتەوەی خۆی کتێبخانەی نیشتیمانی و نەتەوەی ناوەکەی جیاوازە لە فەڕەنسا نەتەوەیە لە شوێنێکە نیشتیمانیە لە بەریتانیا لە مۆسکۆ لە ئەڵمانیا ئەمانە جیاوازی لە تەسمیەکانیان هەیە ئێمە توانین لە سلێمانی هەمان بوو یەکەم پایتەختی بۆ بە بڕیار بۆ پایتەختی ڕۆشنبیری ئەبێ پایتەختی ڕۆشنبیری هەوڵ بۆ ئەمە بە کە کتێبخانەیەکی نیشتیمانی هەبێ ئەمە منجەزاتی پایتەخت داواکاری پایتەختی ڕۆشنبیریە دووش لەسەرەوەی توراسێکی هەیە کتێبخانەی نیشتیمانی لە وڵاتانیش لە توراسێکا دروست بووە کە بوونی کتێبخانەیە ئێمە دەبینین لە شاری سلێمانیا وەکو وتمان پێشتر کتێبخانەی ئەمارەتی بابان لەم شارە بەجێماوە لە شوێنێکیکە نییە بەم دوو شێوازە دەبێت لە کتێبخانەی سلێمانی مەسەڵەن پایتەختی ڕۆشنبیری ئەگەر ئیشێکرا بۆ کتێبخانەکان دەبێت کردنەوەی کتێبخانەی هەوڵدان بێت بۆ بنیادنانی کتێبخانەی نیشتیمانی لە شاری سلێمانیە بەڵێ ئوستاز باز لە شتێکی کتێبخانەی ئەویش پرۆژەی کتێبخانەی ئەلکترۆنی بوو ئەمە بەکوێ گەشتەوە ئایا سوودی بوونی کتێبخانەیەکی ئەلکترۆنی بۆ خوێنەر لە چیدایە هەڵبەتە ئەمە هەوڵەکە لە سەرەتادا ئێمە ئیساچە بەو بەڕێزانەی لەو بوارای شەکەت ئەو کاربەندە بەڕێزانەوە هەوڕ و خوشکانە ئیشەکەن لەو بوارە لە بە داخڵکردنی زانیاریە بیبلۆگرافیەکانی کتێبەکانە بۆ ئەو بۆ بە شێوەی ئەلکترۆنی هەڵبەتە بۆ زانیاری بەڕێزیشتان من ساڵی پار
لە کۆنگرێکە کە لە سەر ئاستی عێراق بوون لە هەرێمی کوردستان بەسرا داوام لەوە کرد کە بزانین ئایا لە بەغا لە کەربەلا لە نەجەف لەکوێی تر کتێبخانەیەکی ئەلکترۆنی هەیە هەتا تەنانەت بۆ جامعی تەکنۆلۆژیای بەغاش تا ئێستا کتێبخانەیەک بە شێوازێکی ئەلکترۆنی کە لە دەروی وڵات هەیە لە ئەوروپای هەیە لێمە لە عێراقا نیمانە ینی گواستنەوەی ناوەڕۆکی تەواوی ئەو کتێبانەیە بۆ خوێنەر ئەوەی ئیسێمێکی زانیاری بیبلۆگرافی مەسڵ ناو نیشانی کتێبەکەی ناوی نووسەرەکەیە ساڵی چاپەکەیەتی نرخەکەیەتی ژمارەی لاوەڕ زمان نووسینەکەیەتی ئەمە پێوەتە زانیاری بیبلۆگرافی ماتوانی ئەوە داخڵکەین ئەمە چه سوودێک بە خوێنەر ئەگەیەنێ ئەمە بۆ دوو سوودی هینی هەیە مەسەلەن بەڕێزە دەتوانیت کە دوای ئەومان کرایمە بخێنە سەر سایەتی کتێبخانە تۆ لە شوێنی خۆتەوە زانی کتێبخانەی گشتی سلەوەنی ئەو کتێبێ ئەتەوێ هەیەی یانیەتی ئەتوانی بۆ خواستنیش بەکاری بێنی چکە ئەوی تری ئەو قۆناغی گۆڕینەی بە کتێبخانەی ئەلکترۆنی خۆی کتێبخانە ئەلکترۆنی لە دوو شێوازایە شێوازێکوێ هەر بە شێوەی ئەلکترۆنی خۆی ئەساسی کاغەزی نیە بڵاو بێتەوە ئەوەی کە ئەمڕۆ لە زۆربەی وڵاتان و زۆربەی شوێنان هەیە کاغەزەکە مەلموس نییە دەست نییە بەوە بڵاویان کردێتەوە یاخود دەکرێت ئەوە چاپ بکرێت ئەلکترۆنەکە چاپەکەی دەبێتە کاغەزی بەڵام ئەمی تری کە دەتەوێت لە شێوازی کاغەزیەوە بیگۆڕی بۆ ئەلکترۆنی بۆ PDF ئەمە تۆ ئامێر و کەرستت پێویستە تۆ ئامریسکان توی کۆمەڵی جیهازی کەتەوێت پێشکەوت و کە بتوانانی ئەم شێوازە کاغەزیە بگۆڕی بۆ ئەلکترۆنیەکەی و تۆ بە ئەلکترۆنی بەکاری بێنی ئەمە تا ئیسا لە کوردستان و لە عێراقان نییە ئوستاز ژمارەی سەردانی کەرانی کتێبخانەی گشتی سلێمانی چەندە بە ڕۆژ و مانگ و ساڵ ئەگەر جەنابەت زانیاری دەبێت کە بزانین ژمارەی خوێنەر ئایا لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر لە ڕۆژێک بۆ ڕۆژێکی بەرەو زیاد بوو نەچیان بۆ منە ئەم قەیران و هاتنی تەکنەلۆژیا و زۆربوونی کتێبی تر ئەم ژمارەی بەرەو کەمی بردویان هێشتا هەر بەرەو زیاد بوون نەچێت و خەڵک بۆ خواستنی کتێب زیاتر ڕووەکات لە کتێبخانەی گشتی سلێمانی وڵای خۆی گەر بڵێن بەداخەوە ژمارەکان لە دابەزینە مثلەن لە 2011 و 2013 و 14 بەراوردکەین بە 15 و 16 زۆرتر بووە ینی دەبینین لە ساڵانی 2011 لە نزیکی 116,000 کەس بووە لە 2013 هاتوتە سەر 90,000 کەس لە دوای ئەو هاتوتە سەر 80,000 کەس بەڵام ئاماری ساڵ بڵێ ئیمساڵ لە بەردەستانی ئەمە تێکڕا لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کتێبخانە لە 20 کتێبخانە ئێمە دەبینین وەکو کتێبخانەی گشتی سلێمانی ئەمە هەموو قەیرانێک کاریگەری هاتە سەر خوێندنەوە قەیرانی دارایی کاریگەریەکە قەیرانی سیاسی کاریگەری خۆیەکە کەناڵە ڕاگەاندنەکان کاریگەری خۆیەکە هاتنە ئاراوی ئەم جیلێکیسە بە ژیلی فەیسبوک ناسراوە بەکارهێنانی فەیسبوک و ئەتەرنێت کاریگەری خۆیەکە هەرچەنە لەگەڵۆشاکە ئێمە تاوامان نەکرد لەسەر بەشەکانی کتێبخانەی سلێمانی بەڕێزت پرسیاری ترتی ئێمە لە کتێبخانەی گشتی سلێمانی بەشێکمان هەیە بەشی ئەتەرنێت بە ناوی ئەحمەد هەردی شاعیرەوەیە کە ئێمە لێ ئەو بەشە لە خزمەتی هەموو کەسانە ببێ بەرامبەر کە بتوانن ئەتەرنێت بەکار بێنن لەوێ و لەگەڵی شابەشی سایدی کتێبخانەمان هەیە کە هەوڵە دەین ئەو سایدەی وردە گەشە بکە ئەو بابەتانی هەمانە و سەرچاوانەی هەمانە لەوێ عرض بکرێ ڕۆژانە چی کتێبێکی تازەمان ببێت لە سایدی کتێبخانەی سلێمانە پیشانی خەڵکی دەدرێت کە ئەو کتێبانە گەشتووە و هەمانە و کورتێک لەسەر کتێبخانەکەی بەڵێ ئوستاز دوایی دێنە سەر هۆکاری ئەوەی بزانین بەڕای جەنابەت هۆکار چێ کە ژمارەی سەردانیکەران و خوێنەرانی کتێبخانەی گشتی سلێمانی بە وەکوڵێ 2015 بەراورد بە 2014 کەمی کردووە بەڵام جەنابەت ئاماژ بەوە کرد کە هۆڵێکتان هەیە بۆ ئینتەرنێت وەکوڵێن ئینتەرنێت کە هاتووە وەکو هەوەی کتێب وایە چۆن بۆ منە ئێوە ئەم دوو هەوەیەتان یان ئەم دوو دژەتان لە شوێنێکا کۆ کردوتەوە وەک هەوێ نییە خۆی گەرمە تێگەشتن و تێڕامانێکی واقعیمان هەبێ بۆ کتێب چێت سەرچاوی فکری مرۆڤە ڕنگانەوەی فکری ئینسانە کە بۆ شێوازێک بۆ نووسین دەربڕینەکە ئاگۆڕێت بۆ نووسینەوەی لە زەهنیەتی دەبینین کتێب خۆی گونجاندووە لەگەڵ ژیار و حەزارەتی ئینسانەتە مرۆڤایەتیە گۆڕانکاری چەند جارێک بەسەر کتێبە هاتووە بەسەر نووسینەکە هاتووە شێوازی فکرەکە بەستم تۆبین لە پێشا بە شێوازی هێما بووە دوای گۆڕاوە بە شێوازی تاتەقڕ بۆ دوای لۆ حەتینەکانەوە لە حەزارەتی ئینسانیە دوای لەسەر پێستە و مەخطوطات هەبوو دوای ئەو شێوازی نووسینە ئەو کەرەستانەی بەکار هاتوو جیاواز بوو مەسەڵەن لەسەر پێستە و لەسەر ماوەدیکان زای و دوای داهێنانی کاغەز شۆڕشێکی گەورەی کردو بۆی کەتر پێستەوانە بەکار ئاسانکاری زیاتر بوو بەداهێنانی کاغەز و چاپ دەبینین لە دوای ئەوەش ئەمی تریشی کە ئێستا شێوی ئەلکترۆنیکێتی هەر شێوازە دەربڕینی فکرەکەیەتی گۆڕاوە بۆ ئەو شێوازەی تر ئێمە دەبینیم کتێب و شێوازە کاغەزیەکە و یا ئەلکترۆنەکەی تێکڕابەت هاوتەرێوی بەیەکەوە دەڕۆن بەڵام ئایا ئێمە ئەم دوهانە کامیان زیاتر بەکارێ ئەم ئەلکترۆنیە
بۆ سەرچاوێکی معریفی خۆمان بەکارێنینیا کتێبە کاغەزەکەیەتی لە ڕووی کترۆ ئێمە هێشتا نەگەشتونەتەوە کۆ وڵاتانەی تر ئەو سەرچاوانەیە کە بە شێوەی ئەلکترۆنیە سەرچاوێکی باوەڕپێکراوی تەواوەتی نیە ئەمە جگەل لەوەی کۆمەڵێک کێشە هەیە لە بەکارهێنانی سەرچاوی ئەلکترۆنیە ڕەنگ هەیە ئاسانکاریش هەیە بە دوێکا کێشەش هەیە ئاسانکاریە بە دوێکا تۆ توانی ئەو پەرەگرافی ئەتەوێت کۆپیەکەی پێستێکی ئەوە دەخوێنیتەوە سێرچێکی بۆکەی بدوایەگەڕی بەڵام بە دوێکەش لاوانەیە مەسەلەن لە ڕووی تەندروستیەوە ئەمە زیاتر ماندوو دەکات سەرچاوی ئەلکترۆنی ماندووبوونی بە دواوەیە لەوەی کە ئەو دەرکەوتە لە دراسانەی کراوەکەوەی کە ئازاری چاو سەر ئێشە ئێشە ئەمانە زیاتر بۆ سەرچاوی ئەلکترۆنی ئوستاز ژمارەی سپاردن بینە سەر باسی ژمارەی سپاردن ئێوە لەسەر چ مەرجوو پێوەرەیەک ژمارەی سپاردن بە کتێبەکانەدەن ئێمە وەکوتم کتێبخانەی گشتی سلێمانی لەسەر ئەو ڕێنمایان لەسەر ئەو یاسایی کە دقیقی لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە لە پێشتر بە ڕێوەراتی گشتی کتێبخانەکانێدا دوایی بوو بە کتێبخانەی گشتی سلێمانی و کتێبخانەی گشتی هەولێر ئەمە بۆ وەیە بۆ کار ئاسانی و نووسرانەیە کە نەگەنە لە هەر کەسی لە سنووری پارێزگاخۆی بتوانێت بە ئاسانترین کات ژمارەی سپاردنی وەرگێ ئەوەی کتێبخانەی گشتی داوایەکە من بیزانم لەو بەشەی کە داوا ئەکرێ ئەگەر کەسەکە خۆی بێ نووسەرەکە خۆی داوای ناسنامەکەی لێکرێت کۆپیەک لە ناسنامەکەی فۆرمەکەی پڕێکاتەوە ناوی چاپخانەکە نووسێتایە و ئیمزایەکە کە ئەو خاوەنی ئەو بەرهەمەیە تاوەکو پابندبوونێکی ئەخلاقی و پابندی شوێکەن بەوەی کە 5 دانە لە کتێبەکەی بگەڕێنێتەوە بۆ کتێبخانەی گشتی سلێمانی ئێوە ناوەڕۆکی کتێب چۆن بە دوواداچوونی بۆ ئەکەن و چ شتێک دەبێتە ڕێگر و لەمپەر لەوەی کە ئێوە ژمارەی سپاردن بە کتێبێک نەدەن ئێمە لەوەی کە لە یاساکە هاتووە هەر شتێک ینی سوکایەتی پێکردن و تانە و تەشیر و تەحریزی تیانە بە بۆ مقابلی خەڵکی بە هەبوو هەر کەسێک بێ ئەو ڕێگەی پێدراوە ساڵانە چەند ژمارەی سپاردن ئەبەخشن و چەند ئەگەر ئەوەندە ئاگادار بن کۆمەڵێک کتێبی تژێ بە بێ ژمارەی سپاردن ئەکەوێتە بازاڕەوە ئایا تا چەند ئاگاداری ئەوانن وە ژماری ئەوانە چەندە ئێمە ئەوەی کە بەبێ ژمارەی سپاردن وەرەگیرەوە پەیوەندی بێمەوە نییە هەن پەیوەندی بە کتێبخانەی گشتی سلێمانیەوە نییە کتێبخانەی سلێمانی جیهاز ئینە نێدام و دەستگایکی بە دوواداچوون نییە بۆ ئەو کتێبانەی کاکرێت چکە لەمە کتێبخانەی نیشتیمانی ئەرکێکە گەر هەبێ ئەوەی کە ئەوەرکێکی لە وەرکانی کتێبخانەی نیشتیمانی بە دوواداچوونەکە کتێبخانەی سلێمانی بە دوواداچوون ناکە بۆ ئەوەی چی لە بازار چاپ بووە سپاردنی لەسەر یا سپاردنی لەسەر ئەوە جهەتی ترێکە بۆ نمونە ئەنجاکێ لەگەڵەوە ساڵانە چەند چاپ بووە ئێمە دەبینین ئەم قەیرانەدارەیە کاریگەری هەبووە بۆ نمونە ئێمە جاران هەر بە ڕێوەبەراتی چاپ و بڵاوکراوەندام و دەستگاکانی سەر بە حکومەت بە ڕێوەبەراتەکان کتێبیان چاپ دەکرد ئێستاوانە کتێب چاپ ناکەن ناتوانن چاپیکەن ئەمە بۆ خۆی هەر ڕێژەیەکی دابەزیۆلەوە بەڵام بەوە مقابل بەوە دام و دەستگا ئەهلەکانن ئەوانە کتێب چاپەکەن هیواداریشن بەردەوام بن بەردەوام لەو سوڕی کتێب چاپکردنەوە فرۆشتن و چاپکردنەوەی کتێب بە بەردەوامی مەسەلەن دەتوانین بڵێن ئێمە ساڵانی پێش و ژمارەی سپاردنەوەی من ئاگادار بووم لە 1100 کتێب دەبوو لە 2014 هاتە سەر 600 کتێب ئیجازانی بۆ نزیکی نیوێ دوو بەرامبەردا نزیکی نیوە بۆتەوە بەڵام ئەم ساڵی هێشتا ئەمە ئیمساڵ من ئاگام لێ نێوی ڕاستی بێ ئێستا چەندە چکە هێشتا کۆتایی ساڵیش نەهاتووە تا راپۆرتی وەرگری بەڵێ ئوستاز شتێک هەیە گلەی ئەوە دەکرێت کە بۆ منە لە پێدانی ژمارەی سپاردنە هەست دەکرێت بۆ منە ئەگوترێت لە پێدانی ژمارەی سپاردندا ئەم کتێبە بە فلتەری حیزبیە ئەچێ ئەمە تا چەند ڕاستە ئایا لە کتێبخانەی گشتیاوە کۆڵێ فلتەری حیزبی هەیە بۆ پێدانی ژمارەی سپاردنیانە نەمبیستۆ هەبێ نییە چکە بۆ ئێمە پێی ئەو ڕێنمایڵە تانە و تەشیر و تەحریزیتیان نەبێ فکر ئازادە ئێمە ئەمی کە جەنابەت باسێکەمە لە کۆنگرەی دو ساڵ لەمە پێش ئەوەختە بەڕێز دکتۆر کاوە وەزیری ڕۆشنبیری بوو کۆمەڵێک برادر داوایان کرد کە کۆمەڵە قیود دالێن بۆ چاپ بۆ مەطبوعات ئەوتی نابێ بکرێ نابێ هەبێ و بڕوان ناکەم هەبێ بڵێ ئوستاز دێنە سەر بایەخی کتێب و گرنگی خوێندنەوە بۆ تاکەکانی کۆمەڵگە جەنابێت بایەخی کتێب چۆن دەبینی کتێب چه بایەخێکی لە ژیانی تاکەکان لە ژیانی مرۆڤەکاندا هەیە هەڵبەتە بایەخی زۆرە کتێب دەبینێ بێتە مای دروستکەری تاکەکان ئێمە چەک لەوانەیەکی کاتی خۆی ویشمان بکردەوە لە کتێبخانە گشتەکان بۆ دروستبوونی تاکە کەسەکانە بە ئازادی خۆیان چۆن بیرکەنەوە چۆن بتوانن خۆیان پێ بگەێنەوە چۆن بتوانن خۆیان دروستکەن
ئامانجی کتێبخانە ئەوەیە مەسەڵ خۆڕۆشن بیرکردنە و ئامانجی خوێندنەوەش ئەتوانێت بڵێ خۆڕۆشن بیرکردن و بۆ فێربوونە هەنی بە هەردووکانە کتێب و کتێبخانە ئامانجان ڕۆشن بیرکردن و بڵاوبوونەوەی ڕۆشن بیریە و تاکەکانی ئەتوانن سوود لەوە وەرگن بەڵام ئێمە میکانیزمێک هەیە چۆن کتێبخانە خەڵکی پێکەوە گرێ بدەین چۆن وا بکەین خەڵک بێت کتێب بخوێنێتەوە لە کتێبخانەکانە ئەمە ئامانجێکە ئەمە کۆمەڵی کۆسپ و ڕێگری هەیە و ئەمە ئیش و چالاکی و ڕەنجی دەوێت بەڕاستی ئێمڕۆ دەبینین ئەمە تۆزێک لاوازە ئەم پرۆسێ بە تایبەتی ینی لە بەعام لە عێراقەوە و لە کوردستانیشا ئەمە ڕەچاوە کرێ بەڵام لەگەڵ ئەوە شامی کە من نەیڵم ئێمە ناکرێ بێجگە لە کتێبخانەی گشتی ئیسلامی چەند ناوەندێکی کەی ڕۆشنبیری هەیە کە خۆیان کتێب چاپەکەن کە خۆیان کتێب دەدەن بە خەڵک بۆ خوێندنەوە ئیستیعارەیاندانەوە ئەمانەش لە خزمەتی پرۆژەی فێربوون و پەروەردە خوێندنان وەکو کتێبخانەکە بەڵام ئەمە بە دیوەکترا ئەهلین ئێمە ئاماری ئەمانەمان لا نییە کار و چالاکیوان کتێبخانەی گشتی سلێمانی کە جەنابەت ئاگاداری چەند کتێب دەخوازرێ لەلایەن خوێنەرانەوە وەڵا هینە مەسەڵەن ساڵانی پێش ئەم خەیرانانە زیاد لە 100,000 کەس کتێبی خواستووە لە ساڵێکدا بەڵێ بەڵام لە دوایە ئەخیر ساڵی 2014 گەشتە 75,000 کەس کتێبی کامبوارە زیاتر ئەخوازرێ لەلایەن خوێنەرانەوە ئەوی من ڕەچاوم کرد بێ بابەتی مێژوویە بابەتی ئەدەبیە بابەتی ئەدەبی بابەتی مێژووی توانێت بڵێ ساڵانە کێبڕکێیەکان لەسەرکەوتن بەڵام بەداخەوە ئەو بابەتانی کەمترین خوێنەری ینی ڕێژەکە لە 1000 کەسا بوو تۆ لە 100,000 کەس 1000 کەس یا لە 90,000 96,000 کەس نزیکی 1000 کەس لە بابەتی علمیە بابەتە زانستەکانمان خواستنی کەم بوو و بابەتە فەلسەفەکانیشمان بابەتی کەم بوو بە دوای علمیە ینی ئەو دوانەی سەرەوە لەسەرەوەن ئەم دوانەی تریش لە ئاستێکی نزمان بوون بەڵام بابەتە ئاینیەکان ساڵ هەبوو پێشکەوتن ینی ئەوژە لە تای ترازوەکان لە ناو ڕاستە بەڵێ ئوستاز جەنابەت ئاماژەت بەوە کرد کە خواستنی کتێب بەهۆی ئەم قەیرانەوە کەمی کردەوە باشە خۆ خواستنی کتێب وەکو کڕینی کتێب نییە قەیران و نەبوونی موچە و ئەم کێشەی ئابوووریە چه پەیوەندێکی بە خواستنی کتێبەوە هەیە و ئایا ئەم قەیرانە ڕۆڵی هەبووە لە کەمبوونەوەی خوێنەر و بە خواستنی کتێبیانە بەڵێ ئەم قەیرانە ڕۆڵی هەبووە لە مەسەلەن تۆ دەبینی لە ئەگەر کەسێک بیر لەوە ئەکاتەوە چۆن بژێوی ژیان و گوزەرانی خۆی دابین بکە کاتێک کە تۆ سەرچاوی ژیانی سۆگەر نییە وانێ یا بەشی ناکە ئەو داهاتی هەیەی هەوڵایە داهاتی کە پەیدا بکە کاتێک خەڵک مشکی جەنجاڵە بێ بە کۆمەڵە کشتی لە ڕاگەاندنەکان بە تایبەتی ڕاگەاندنەکان کاریگەریەکی سلویان هەیە لەسەر دیاردەی خوێندنەوە بەڕاستیڵم ئەمە ینی وەکو گلەیەک یا وەکو پێشدارێک حەز دەکەین ئەوان هەوڵ بدەن لەم مەجاالە هاندەر بن بۆ خوێندنەوە بۆ بابەتی فکری زیاتر دەبینین ئێمە لە قەیرانەکانە بە شێوەیەکی گشتی ئاستی خوێندن دابەسێ بۆ نمونە ئێمە لێرە کە قوتابێک دەوام نەکەن نەچێ بۆ خوێندنگاکەی مامۆستاکەی نێنێرێ بۆ ڕاپەردووسین خێزانەکەشی ناینێرێ ینی خوێندنەشتان نەبوو بە کولتور لای ئێمە ئەوە ڕۆڵتان چی بووە لەوەی کە بتوان خوێندنەوە بە کەلتور بکرێت ئێستا سەدان ڕێکخرا و گروپ دروست بوون لە پێناسەکەیان ئاڵێن بۆ بە کەلتورکردنی خوێندنەوە کتێبخانەی گشتی سلێمانی ڕۆڵی چی بۆ بۆ ئەم کەلتورکردنی خوێندنەوە لە کوردستانە هەڵبەتە ئەم بە کەلتورکردنی خوێندنەوە هەروە هەنگاوێکی ئاسان نییە کارێکی گرانە بەڕاستی دەیڵم بەڵام ئێمە کتێبخانەی گشتی سلێمانی لە چەند مەجالێکە کارمان بۆ کردو مەسڵەن لەوانەیە ئێمە باس لە بەشەکانی کتێبخانەی سلێمانی بەشی کتێبخانەی مناڵانمان هەیە ئەمە لێرە بۆ مناڵان بە چەند چالاکیەک وا ئەکەین مناڵ بێتە ناو کتێبخانەوە مەسڵەن لە بەشی کتێبخانەی مناڵانەکە لە هۆڵی حەمی مەلاکەریمە لەوێ هۆڵێکمان هەیە کە کتێبی نامیلکە و بڵاوکراوەی مناڵانی تایە لەوێ دەتوانێت مناڵان کە سوکاریان بیان هێن چەندێک لەوێ دەبێن دائنیشن بخوێنەوە یابی بنەوە بۆ ماڵەوە بۆیان بۆی بیخوێنەوە دایک و باوکیشیان بێ دەتوانێت کتێبە مناڵانەکانیان بۆ بخوازەبی با لە ماڵەوە بیخوێنێتەوە بهێنێتەوە بە دوێکتر ئەو فەرمانبەرانەی لەوێن کاتیان تەرخان کردو بۆ خوێندنەوەی چیرۆک بۆیان فەرمانبەرەکان چیرۆکەکانیان بۆ ئەخوێنەوە ئەوان گوێبیستێ بن هەر لەو بەشەشە هۆڵێکمانەی هۆڵی سینەمای مناڵانە لێرە دێن ئەو فلیمانە ئێمە لەمە ئەم هۆڵە تازەیە لە کتێبخانەی گشتی سلێمانی بتوانین بەو شێوازی ئەو فلیمە
مناڵان تەسیراتێکی بخێنە سەر فێربوون و تربێت و پەروەردەکردنی مناڵ یا ئەو فلیمە تەعلیمیانە لەوێ لە هەنگاوی داهاتوە لێ لێ بدرێن بەشێکی کەشمان هەیە هەر لەوێ هۆڵی چالاکیە چالاکی هوەری بۆ مناڵانەی کە ڕسمەکەن شازی دەتوانن هەر کارێکی هوەری بەڕای ئێوە یان بۆمە بە شێوەیەکی گشتی هەنگاوەکانی بە کەلتورکردنی خوێندنەوە لە هەر وڵاتێکدا کامانن بەڵێ ئێمە کۆمەڵک شتە تۆ بێ ئامادەکاری بکەی بۆ خوێندنەوە ئەم ئامادەکاریش فرەلایەنە لە ڕووی تەندروستیەوە دەیگرێتەوە لە ڕووی دەرونیەوە دەیگرێتەوە لە ڕووی خێزانی و بەرپرسە خێزان لێ لە ڕووی دام و دەستگا حکومەکانیشەوە بەرپرسن لێ ئەمانە بێت پێکەوە کار بکەین ئینا بە جیهەتێک بە تەنها ناکرێت من تایارە لە کتێبخانەی گشتی هەوڵ بەم کتێب دابین کەم هە بێ بیدە بەڵام خەڵک نێت مناڵەکەی نەهێنێ یا خۆی نەیە بۆ خوێندنەوە ناکرێت جیهەتێککە نەبێ هانی ئەم خێزانە بە ئەم خێزانە بێونە ئاسوودە بێ بیر لەوە بکاتەوە کە چۆن لایەنی دەرونی یا لایەنی زانستی لایەنی فێربوونی ئەم مناڵی پێویستی بەچوە گەشەی پێ بدە بۆ نمونە دەڵێ لێکێک لە خوێندنەوەکان ئەڵێ ئەو مناڵەی کە توانای ڕسمکردنی هەبێ توانای گۆرانی وتنی هەبێ تانای سرودوتنی هەبێ توانای گوێگرتنی هەبێ ها ئەمە خوێنەرێکی باشتری لێ دەرەچێت بە مقارڕەی بۆ مناڵی کە ئەم توانانەی لاواز و کەمترە مامۆستا شاوەیەکێک لە هەنگاوەکانی بە کەلتورکردنی خوێندنەوە بوونی یان بەشێکی تر لە بەشەکانی کتێبخانەیەکی گشتی بوونی کتێبخانەی گەڕۆکە کتێبخانەی گشتی سلێمانی لە مێژووی دوور نزیکی خۆیدا تا چەند خاوەنی ئەم کتێبخانە گەڕۆکە بووە بۆ ئەوەی هەم خوێندنەوە بە کەلتور بکرێەوە دوورترین شوێن لە شارنشینیەوە ئیسیفادە و سود لە کتێب و لە معریفە وەربگرێ بەڵێ ئێمە بەداخەوەی لەم بەداخەوە ئەویش ئێمە چەند دارێک ئەو پرۆژانەمان هەبوو بۆ دامەزراندنی کتێبخانەیەکی گەڕۆک سەر بە کتێبخانەی گشتی سلێمانی بێ بەڵام ئەوەی خەمی ئێمە لە خوارە ڕەنگ هەیە خەمی دەسەڵاتدارانی سەرەوە نەبوو بێ بۆیە ئەو پرۆژێ سەری نەگرتە بەڵام ئێمە بۆ خۆمان ساڵی 2010 لە هەفتەی ڕۆژی جیهانی کتێبە توانیمانە چەند جارێک ئەو تیمی کتێبخانەی گەڕەکە لە دروست بکەین کە گەڕایان بەسەر قوتابخانەکانە بەسەر شوێنەکانە کتێب و ناویلکەمان بە دیاری داوە بە خەڵک بە شێوەی کاتی هەبووە. ئوستاز ئێوەکو کتێبخانەی گشتی سلێمانی ئایا داتایەک یان وەڵکۆڵە هینێکتاندایە کە خوێنەری کارامەی خۆتان دیاری بکەن و ئایا خوێنەرتان هەیە لە ساڵێکات زۆرترین ڕێژەی کتێب بخوێنێتەوە و لای ئێوە ناسراو بێ؟ بەڵێ ئەو لە بەشەکان مەسەر وەکو ناوەکان نازانم بەڵام ئێمە هەردوو خوێنەرەکەمان لا هەیە بۆی بۆ جەنابەت ئاشکرا بێ بزانین ئێمە و کەسانی کە زیاتر نیەن سەردانی کتێبخانەکەن وەک هاوڕێکی خۆمانی لێدێ توانی مەسەلەن ئەوەنە ئازادیان نەدەین ئەوەنە پێیانە ڕابینینەوە سیقە دروستەکەن و متمانەی شخصی خۆیانیان هەیە بە بەردەوامی هەموو شۆمانەکەن هەنێت چونەتە ناو کتێبەکانەوە بۆ خۆیان دەگەڕێن جاری وایەکە کۆنترین خوێنەرێکتریشان تامکە کێ و بەردەوامیش بێت و بۆ کۆڵێ زۆرترینش بخوێنێتەوە. وڵای ئێستا ئەگەر بگەڕێ لەمان دەبینێ و پیاو بە تەمەنەکانن ونسێ مەسە مامۆستا عەلیەکمان هەیە ئەوە هەموو ڕۆژەکان دێ دەزانن ئێوە لە ساڵێکە ئەم خوێنەرە کۆنانتان چەند لاپەڕ ئەخوێننەوە چەند کتێبە خوێنەوە لە ساڵێکە ئایا بۆ ئێوەی دیاری ئەەکەن یا خۆتان توان ئەوە دیاری بکەنیانە؟ نه بەڵام ئێمە ئەبینین بەکار هەندێکیان نووسەرن دەبینین ئەو کەسە بە تایبەتی زۆربەی کەسانن کە خانە نشین بوون پێشتر مامۆستا بوون یا فەرمانبەر بوون ئیستا زیاتر خەریکی نووسین و لێکۆڵینەوەن ئەوانە بە زۆربەی ڕۆژەکانی دەوام لەوێن و بە دیوەکی تریش ئێمە خوێنەرمان هەیە کە کتێبەمان نایهێنێتەوە لیستی ڕەشیشمان هەیە ئەو ناوەکان یخێنە لیستی ڕەش و جارێک کە بیت شوێ کتێبخانەی گشتی مامەڵی لەگەڵ ناکات چ شتێک لە خوێنەر وەرەگرن لە کاتی خواستنی کتێبدا ئێمە هەر نازنامەشتی لێ وەرەگرنیان بەڵێ ئێمە هەر بەڵگەنامەیەکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانی پێبێ هی حکوومەتی هەرێمی کوردستان کتێبەکەی دەدێنێ بەڵام هیچ سندیکا و ڕێکخراوەکان داوای لە بردنێک تۆ کابران ناسنامەی داناوە کتێب نایێنێتەوە ناتوان لە ڕێی نازنامەکەی بە دوواداچوو بکەن ئێمەوەی کتێبەکانتان لە فەوتان بپارێزن ئەومان کردووە ئێمە خۆشحاڵیەوە بەڕێوەبەراتی پێشتر کە دەست بڵێن بەڕێوەبەرتیش باری شارستانی ڕەگەزنامە و باری شارستانی من سەردانم کردن ئاگادارمان کردن کە ئێمە ئەو ڕەگەزنامەیە وەرەگرین بەتاعین دەفتەر نفوس و یا جنسێ بڵێن ئێمە وەریگرین ئەگەر کتێبەکەی نەهێناوە ئێوان ئیجراعاتێکمان بۆ بکەن ئەوان وتیان ئێمە توانین حیجزی معاملەی ئەو خێزاناکەین لە داهاتووە کە سەردانمان بکەن ئەینێرینەوە بۆ لایەوە ئەو بۆمان بلێرن بەڵام ئێمە لەو ساڵانەی پێشوا کێشەوە بخۆ دەزانی
ئەو دەفتەر نفوسانە چۆنە لەندێکی تەزویرە کە کراوە تۆ فەرمانبەرەکە پێی نازانێ یاەنێک هێنایەتی دای ناوە دەفتەر نفوسێکی پێ بوو بەجێ هێشتەوە کاتی بەرنمەکەم تەواو بووە کۆتا قسەی جەنابێت لەبارەی گرنگی و بایەخی کتێب و وەکار و چالاکیەکانی کتێبخانەی گشتیەوە زۆر سپاسی بەڕێز دەکەم. سپاسی بەرنمەکەتانەکەم هیوادارم هەموو کەسێکمان بایەخ و گرنگی بین بە کتێب و کتێبخانە هەومان هەوڵ بین لەوە کە کتێبخانەیەکی پشکۆلە لە ماڵی خۆمانە دروست بکەین ئەگەر خۆشمان توانەوە تااقەتی ئەو خوێندنەوەمان نەمابێت هەوڵ بین بۆ نەوەکانی داهاتومان بۆ مناڵەکانمان کتێبخانەیەکی خنجیلانیان هەبێت لە ماڵی خۆیانە هانیان بدەین بۆ خوێندنەوە و فێربوون. زۆر سپاس بۆ بەڕێز بینەرانی بەڕێز لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.